وەک حرەکە سیاسی و هەموو کوردی چ قاسناق و کێمە سیاسی هەبن ئێمە تشتێکی هەیە لە جەمە پیرۆز و مقدەسە ناو کوردە هەمیاندا ئەو ژێی پێشمەرگەی کورد و شەڕوانەی کوردن لە هەر ژێی کوردستان هەر چارپەرچەی کوردستانەی پێشمەرگە و شەڕوانی کورد جێ پیرۆزیێنە مقدەسن چێنابە بە چ ڕەنگێژی دەست درێژایی لەسەروا نابێکردن ئەو کەسێک و خوێنە خۆ دڕژینن خوێنەوانی پاک بۆ ئاخا کوردستانی دپارێزن ملەتی مەدپارێزن چ لە سووریا بە چ لە عێراقێ بە چ لە تورکیا بە چ لە ئێران لە هەر دەرێ بن پێشمەرگە بن یەپەگە بن کی بن ئەف خوێنە پیرۆز ئەو کەسانە چ کەسێ بۆ دەست درێژایی گوتنێ خراپ لەسەرفان کەسا بێژە جێ ئیدانەی و جێ شەرمەزاری ملەتی مە vê ڕەنگی تجارێ قبول ناکە کەسا ڕە vê گوتن و دەست درێژایی لەسەروا ناکەن